بله شاکر گلک هنرکی جانه درست کرنا تابلویان با کاغذ زرق و خانمکم بناوه فرزانه عمر و شارزا بسپورانه لتابلو کاغذ زری درست کتن دید گل مدابید بخیرت خاتن بخیر بخیر خوب و مبدن یاسین اف هنر جوان جد دستو تبلن خانمکا دست رنگینن فرمو زور سپاسانەکەم بەیانیتان باش سپێتە باشتر ئەزیزن ئەمە بەشێک لە هونەرەکانەکە من هەمە ینی لە چل بابەت کاری هونەری لە 9 ساڵێکیەوە ئەمن کارم کردووە لە 9 ساڵیە بەڵێ لە 9 ساڵێکیەوە کارم کردووە بەڵام ئەم بەشە لە کارەکان کە کاغەزی زێڕە جوانتر دەیتوانی ینی خەیاڵەکانی من بێنێتە سەر ڕاستی لەبەرەوەی کە تۆ دەتوانی هەموو بەشە هونەریەکانی پێساس بیکەی بە تابلۆ لەبەر چاوی بینەر زیندوی کەیتەوە خەیاڵەکان و بیکەیتە بەشێکی تەنانەت بیزینس دەتوانی بیکەیتە بەشێکی هەلی کار بۆیە مرتاحتر بووم لەو بەشەدا 1100 تەرحم لێ دروست کردووە 3700 تابلۆش وەرەقی کاغەزی زێر بۆ خۆی هەر زێڕی 24 بەڵام فەرقی هەیە لەگەڵ زێڕی قاڵب دەمهوێت لەو بوارەدا ئەگەر بتانەوێت باسێکی بۆ بکەم باشە ئەو زێڕە هیم کارتینن کو 24 هین هیچ زێڕەکی دی بکار ناینە بۆچی تەنێ عیار 24 ینی 18 هەیە 16 هەیە 21 هەیە زێڕی قاڵب 24 کاملە بۆ خشەڵ بەکاردێ عیاری دێنیتە خوارەوە و تا 9 دەتوانی عیاری بێتە خوار ینی 22 21 18 14 بەپێی وڵاتەکان وڵاتە عەرەبیەکان زۆرتر حەز دەکەن 21 بێ بەڵام کوێیت هەمیشە 22 بەکاردێنێ ئێران 18 بەکاردێنێ کوردستان 21 بەکاردێنێ بەڵام وەرەقی زێر ئەمە لە بانکی سوئیسرا ڕاستەوخۆ دەکردرێ ینی کامل 5 میکرۆن خالص زێڕی 24 لەسەر ئەو کاغەزەیە لەبەرەوەی کە تۆ کاری هونەری دەکەی ئەو هونەرەی تۆ هەتایی بمێنێتەوە بەس بۆ ڕاگررتنی هونەرەکە بۆ ساڵیانێکی زۆرە کە بوونی هەبێنە وتت ئەمە بەشێکە لە هونەرەکەی من بەڵێ بۆچی بەتایبەتی زۆر ینی قوڵبوویتەوە لە ناو زێڕەکە با بڵێنەوەی کە ئەی نەخشێنی بە زێر باسی زێڕەکە نییە باسی ئەوەیە کە ماندووبوونێکی زۆر زۆرە تۆ لەسرە ئەرکێک و قورساییە کە لە ناخی دڵتەوە شەو نخونی بۆ دەکێشی تەنیا دەتوانی لەسەر زێڕەکە بەکاری بێنی لەبەر ئەوەی کە هەتایی دەمێنێتەوە من کە کاری هونەری دەکەم نە لەو بابەتە لە هەر بابەتەکانی کە ئەوەندە بە قوڵایی لە ناو دنیاکەیدا چۆن بڵم غەرق بووم لە ناویدا حەز دەکەم ئەوەندە جوان کارەکە تەواو بکەم لە بەشی هونەریەکەیدا کە ئەگەر کەسێک کارەکەی منی بردە ماڵەکەی یا لە مۆزەخانەیەک داینە هەتایی بمێنێتەوە ئەوە مهمە و لە بەشی زێڕەکەشدا وەکوکتم هەموو کەس دەتوانێت بیکڕێ سعری زێڕەکە ڕاستە بە پێی ڕۆژە بەڵام سعرەکانی هەم لە چاو هونەرەکە و هەم لەوەی کە جوانیە کە تایبەت بە هونەرەکە دەبەخشێ سعرەکەشی گرانە خان تا بەحث تابلۆ کرد کو هین تابلۆ چێتکەن بە سەرنجام من چوو سەر ئەکسسواراتن کو لە بەرتەژینە هین ئەکسسواراتاژی دروستکەن یان بەس تابلۆیا دروستکەن لە بەشی وەرق کاغەزی زێردا تەنانەت جلکیشی پێ دروست دەکەم کراسی کوردیشی پێ دروست دەکەم بەشی ئافرەتانیش ینی حەزم کردووە بەشێکیش لە ئافرەتانی ئەوانش بۆتە بزنس بۆت خات و فەرزانە باشە خراپ نییە زۆر باشە بەڵام لە کاتی دروستکردندا کە کارەکانە دروست دەکرد زۆری زیادە لێ دەماوە ئەوە بوو کە چەند کەسێک کار دەکا هەم دەتوانن ئەوان بژێوی ژیانی پێتەمین بکەن و هەم دەتوانێت کارێکی جوانیش بێت لەناو بەشی هونەریەکەی مندا باشە ئەگەر من ببێت ئەس بهێمە لای هەوەوەکی مشتریەک من فکرەکە هەیە من بێتن تو بوو من دیزاینێکی دروستکەی تو دەوێ دیزاینێ بۆ من دروستکەی بکەیفا منە یان بکەیفاتەیە نانە بە کەیفی خۆتە ئەتۆ چیت حەز لێ بێ من بۆ دروست دەکەم
ئەوە بەس یارمەتیت دەدەم ینی بۆ نمونە دەڵم ئەو دیزایری ئەگەر ئەوها بێ جوانترە. بەڵێ بۆ شێوازە بێ جوانترە بۆ قیاسە بێ جوانترە چۆن هەندێک کەسەیە کارێکی زۆر قورست بۆ دێنێ دەڵێ لە تابلۆیەکی مەسەلەن 25 لە 25 بۆ منی دروستکە پێ دەڵم ئەو کاری تۆ کارێکی قورسە دەبێت تا سەد قیاسەکەی هەفتا مەسەلەن لە 100 بێ لەسەر ئەو بەشەکە تۆ دەڵێ دەرناچێ ئەوە یارمەتی خاتون فەرزانە ئەتوانی باسێکی ئەو تابلۆیان بۆ بکەی کە وتەیەکی سەرۆک بارزانیە جوانترین تابلۆکانە بێگومان یعنی ئەوە تابلۆی دڵخوازی خۆتە بەڵێ بە تایبەت ناسنامەکە وتەی جەنابیشیان کە لە لای من زۆر زۆر عەزیزە هەمیشە حەزم کردووە بنەمایەکی واقعی کوردی لە ناو خۆماندا باس بکەین بۆ منداڵەکانمان بۆ جیلی داهاتوو بەجێوەی کە بێنین تەقلید لە وڵاتێکی کە بکەین لە گەورەکانی خۆمانی بکەین هەر کامل زێڕەکەیە ئەوەیە کە هەڵم بژارد وەکو نمونەیەک لە بەرچاوی هەموو کەسمدانە کە دەتوانین لە کوردستان ئێمە وشەی گەورەکانی خۆمان بەزێڕ بنووسین کە وشەیەکی زۆر زۆر تایبەتە لە لای شەڕ خراپترین شتە نابێ بیر لە شەڕ بکرێتەوە بەڵام لە شەڕ خراپتر تەسلیم بوونە و ئێمە تەسلیم نابین ئیشاڵڵا کە قەتیش تەسلیم نابین و ناسنامەی جەنابی سەرۆک هەر لەو مودایە کە خەریکی ئاڵاکان بووم بە خەیاڵمدا هات کە چەند خۆشە ئەگەر لەسەر لاپەڕەی ناسنامەکانمان ڕۆژێک ئەگەر ئینشاءڵڵا ببین بە دەوڵەت دەتوانین لەسەر لاپەڕەی یەکەم گەورەیەک لە گەورەکانی خۆمان بە بیوگرافیەکەیەوە دابنین هەرچەندە پێم وابێ تۆ ئەمانە نرخێک نییە لە لای تۆ بۆ فرۆشتنی ئەم دوو تابلۆیە بەس بنمونە ئەگەر یەکێک ئەلەمانە با بڵین مەزەندەیەکی بە نرخەکەی چەندە ناتوانم من زۆر کەس هاتوون بۆ گەلەری وەکتویانە هەر سێعرێک بڵێ ئێمە ناسنامەی جەنابی سەرۆکمان دەوێت زۆر کەس هاتووەکتوێت ئێمە نزیکترین کەسین حەز دەکەین بە هەدیە بیبین بۆ جەنابی سەرۆک تمە ئەمن ناتوانم سێعری لەسەردا بنێم بێگومان سێعر نابێ هەستە تایبەت بە خۆمە و بە جەنابیان کە ئیشەڵا ڕۆژێک هەستێکی گەلە جانە هەر کەسێکژمە بە ناسناوە خۆ کللتورە خویە جانە ئاڵایژی لە هەل وڵاتێکێ ناسناوە و دیرۆک و بژین کەساتیە وی وڵاتینی شاد دەتن چەند جانێک و خانمەکە دەسڕنگین شاکارد بژیتن من هیچ بەهایەک ji بووی vê tabloyê danena destê te xۆş bin bêguman eger ez bijim wekî xanimek em gelek heş zêrat dikeyin hemî xanim heş zêrat dikin nizam ew hestekek ku taybet hemiya heye ya ne bes ez wekî xanimek ku min bivêtin ez tabloyeka biçîk bikiram eger ji zêrî hatibûte drûstkirin bihayê wê dêj çendê dest pêket li layê te ئێمە ئێستا لە گەلێری موجود لە $100ەوە نرخەکانمان دەست پێ دەکات تا $500,000 ینی ئەوە دەگەڕێتەوە سەر کارە هوەرێکە کە تۆ چەند کاتی بۆ دادەنێ و قیاسی تابلۆکە چەندەیە ینی هەمووی دەکەمترین تابلۆک و دەدرست کرد دەمەوێت چەند بووە تقریبا $100 نه دەمەوێت چەند بووە نەر بەهایەوێ کاتی ئەو بڵێ کاتی ئەو مەسەلەن تقریبانەوەی کە $100 بە 3 ڕۆژ تەواو دەبێت بە 2 ڕۆژ تەواو دەبێت دەکەوێتەوە ئەستۆی خۆت هەندێک جار زیرەکی لە کارەکەدا بە ڕۆژێکیش تەواوی دەکەی و بەش باشە خات و فەرزانە ئەو $500,000 با بڵین هەبووە تووشی ئەوە بیت کە بۆ نمونە کەسێک لەسەر تەڵەبی خۆی بەو نرخە بەرزە تابلۆیەکی بۆ بنەخشێنیت لە کوردستان کاتی دەوێ بەڵام لە وڵاتە عەرەبیەکان بڵێ داوایان کردووە و لەویش گرانتریان بردووە ئەوە دەگەڕێتەوە سەرەوەی کە شەخصەکە هونەرناسە لە پێشدا بۆ نمونە کەسانێک دێن دەڵێن 50 دەفتەر خانوویەک دەکڕم دەڵم ڕاستە هەندێک جار هەیە 50 دەفتەر خانوویەکی پێدەکرێت هەندێک جار هەیە 10 خانووی پێدەکرێت و لە حاڵەتێکدا هەیە ئەتۆ سەعاتێک دەکرێت کە 12 غرام زێڕی تێدایە بەڵام بە ملیێن $1 دەیکڕێ لەبەر چی دەیکڕی لەبەر ئەو 12 غرامە زێڕە نییە کە تێدا بەکارچووە لەبەر هونەرەکەیە مێشک و فکرێکە ئەو کارێ پێ دروست کراوە ئەتۆ پارەی فکرت وەردەگری نە پارەی 12 غرام زێڕ لە تابلۆکانی منیشدا هەر بەو شێوەیە ئێستا هونەرجوویەکە دێتە لای من ئازادە دەتوانێت هەموو شتێک دروستکە ئیلا ناسنامەدارەکان ئەوانەی کە کاری خۆمە تایبەت ناسنامەی خەیاڵە
ناسنامەیەکە کە لە بیرۆکەیەکی خەماویدا لە بیرۆکەیەکی خۆشدا دروستم کردو و تاپۆشم کردووە کە کەس بۆی نەدروستی بکە. باشە کەس هەبووە وا تابلوە تاقیکەتن کۆنجکاو بنوەکی منوکە من بێت ئەس vê زیاری دەست خوب کەمێ یان ببەم بزانم چاوەیە چاوەنینە کەس هەبووە زۆر پێمانەڵێنەوە بیرەوەریکی خۆشتەیە لەگەڵ ئەو بابەتەیە زۆر لەم تقریبان چەند مانگ پێش ئێستا تەلەفۆنێکم بۆ کرایکە لە کارمەندەکان کوتی فەرزانە خان زوو بگەرە ئێرە دوو کەس هاتوون دەڵێن شکایەتان لێ دەکەین دوکانەکەتان پێدا دەخەین ئێوە لە ئێرانەوە هاتوون لێرە خەریکن کڵاوات دەکەن ئەوە هەر زێر نییە ئەی ئەمنیش چاوم کوێر بوو یەکسەر نەمزانی چۆن گەیشتمە گالێری کە چوم لەوێ نەمابوون کوتم کێن چیان کتۆ کوتی وەڵا کوتێتی ئێمە زێرمان بردووە لێرە فەحسمان کردو زێر نییە چیان بردو کوتی وەڵا کوتێتی لەقێ گوڵدان دراوە ئێمە چەند لاپەڕە لە گوڵەکەمان دەرکردووە و بردومانە ئێکتم دیارە دزیان کردووە باشە چۆن ینی شتێکی وایان کوتووە کوتی وەڵا هەڕەشەیان کردو کوتم ئێکاکە ئەوە قانون ئەوە مەحکەمە ئەوە یاسا هیچ کێشەیەکمان نییە ئێمە وەرەقی زێر خۆ زێڕەکەمان نافرۆشین ئێمە هونەرەکەمان دەفرۆشین بەڵام ئایا ئەو شەخصە کێ بوو چۆن توانی ئیجازە بە خۆی بدا کە بێ لەو دووکانە دزی بکە یعنی لە گوڵێکی مێخەکدا کە 15 دانە گوڵبەرگ بوو لەسەری 4 دانی لێت بردبوو لە حاڵێکدا ئەوە شتێکی زۆر ناشرینە ئەوە کردەوەیەکی قێزەونە بەداخەوە داهاتم لە پێشەوە پرسیارم دەکرد فەرزانە خان ئەتۆ بۆ دەڵێ ئەوە زێڕە ئەوە هەمووی کۆدی هەیە بارکۆدی هەیە ئەتۆ ئیجازەیە کە وەردەگری بۆ دانانی دوکانێک دەبێ دیاری بکەی کە ئیشەکە چییە کەلوپەلەکە چییە کە تۆ تێدا دەفرۆشی و تەواوی ئەو کارانی من وەرەقی زێڕەکە هەمووی پلۆم کراوە من لە بانکی سوئیس دەیکڕم تەنانەت لە بازاڕژ باشە خەڵک چۆن ئەو ڕاستیە بزانێ ئێستا تۆ خۆت ئەیزانی تو ئەزانی چی ئەەکەی بەس ئێستا بۆ منە کەسێکی با بڵێن کەسێکی ئاسایی تەڵەبی تابلۆیەکە لەیەکە بەڵام بۆی باز دەکەم گومانی هەیە بۆی باز چۆن ئەیسەلمێنی کە بۆ نمونە زێڕێکی تەواو ئایارە 24 زمانی دەدەمێ زمانی دەدەمەوە پێی دەڵم ئێستا بۆ نمونە ئەو تابلۆیەکە دانراوە ئەمن 2 وەرەقم تێدا بەکار بردووە 1000 وەرەقی ئایفۆرە ئەم کاغەزی زێڕە کە 1000 وەرەقەکەی دەکاتە 1 کیلۆ کە تۆ دەیکڕی لە بازاردا نایکڕی لە بانکی سوئیس ڕاتۆ وەک هونەرمەندێک دەبێت داواکاریت هەبێت کە چەندە دەوێت بۆت حازر بکەن چون کاغەزی زێر 3 جۆرمان هەیە جۆرێکمان هەیە کە زۆر ئاسان لە بازاردا دەتوانی بیکڕی لە بەردەستە و بۆ کاری سەنعەتی بەکاردێ ئەو کەسانەی کە سپیکاری دەکەن مۆبلیات دروست دەکەن وەرەقێکی ناسکە دەتوانن لەسەر کارەکەیان ئەوە وەکو دیزاین ئیستفادە بکەن بەشێکی خواردنە کاغەزی زێڕی خواردن کە ئیستفادەی لێ دەکرێت بەشێکیش کە من بەکاری دێنم ئەم کاغەزەیە و ئەو کاغەزە تەنیا بڕینەکەی بە جیهازێکی سیەنسیە کاغەزێکی ساف و سادەیە کە 100 قەڵەمم هەیە ئەتۆ لەو 100 قەڵەمە بۆ نازانم چۆن بڵم بە کوردی بۆ حاڵەتدانەکە دەبێت ئەو قەڵەمانە بەکاربێنی و لە ژێر کاغەزەکە ئەتۆ مادەیەکت هەیە پۆلیمێر کە لە لایلۆنێکی فشۆردەیە پلاستیکێکی فشۆردەیە کە دەبێت ئەو 5 میلم لە خودی زێڕەکە چکۆلەتر ببڕی بۆەوەی کە کارەکەت بکەیتە کارێکی سێبعدی زێڕەکەی لە سەردانی و هەر کەسێک کە دێ ئەمن لەو ماوەیەدا کە تقریبەن ئەم بۆ ساڵێک دەبێت لە گوڵان مۆڵین و ساڵێکیش لە حیشورتە بووین هەر شخصێکە تۆ زۆر بەڕێزەوە بۆم باس کردووە لەبەر ئەوەی کە حەزم کردووە هونەرەکە بناسرێ چون ئەو هونەرە دەتوانێت هەلی کار بۆ خەڵک پرۆژەی ئاڵای کوردستان کە بەنیازی پێم وابێ 1 ملیۆن تابلۆی ئاڵای کوردستان ببەخشیتە پێشمەرگە باسێکی ئەمەم بە کورتی بۆ بکە لەگەڵ پێشمەرگە چی ئەگەیەنێ لە لای بەڕێز من 1 ملیۆن ئاڵای کوردستانم دروست کرد کە 1 ئاڵای پێک بێنم ببێتە پرۆژەیەک کە لە شوێنە چۆن حەزم دەکرد 6 ملیۆن ئاڵا دروست بکەم یعنی ماڵی هەر کوردێک و ئاڵایەکی تێدا بێ ئاڵای کوردستان بەڵام نەم دەتوانێت زۆر بوو
بڕیارمدا 1 ملیۆن دروستکەم و لە ژێر ئەمری جەنابی سەرۆک وەکو بڵین مەرجعیەتی 4 پارچەیە ئیزنێک وەربگرم کە مونتاژی کارەکە دەبێت لە شوێنێکی تایبەت بێ یا دەبێت لە پارلمان بێ یا لە مەتار بێ و یا ئەوەی کە لەسەر مەزاری نەمران بێ چۆن زۆر قیاسێکی گەورە دەردەچێت تقریبان 4 و 7 بە 2 هەفتە دەردەچێت بەڵام سەرکەوتوو نەبووم تێدا دەنگم نەگەیشت یعنی حازرم کردبوو نە ئەوەی کە بچم داواکاریەک بکەم موافقەیەک وەربگرم یا پارەیەک وەربگرم کە دروستی بکەم ئەمن ئاڵاکانم ئامادە کردبوو دەنگم نەگەی بڕیارمدا لە ڕێی پێشمەرگەوە و شوێنهایەکی تایبەت 1000 ئاڵا بکەم بە هەدیە بۆ ئەوەی کە مۆزوعەکە تێبگەیەنە بە مۆزوع بگاتە شوێنی مەبەست ئەتوانی یەک باسی کورتی ئەوەم بۆ بکەیت چکە زۆر مەبەستە بوو دابنرێەوەی ژێر تابلۆکە ئەوەش بە زێر دروست دەکرێت ینی ئەف سەر مێزن کو تێ نەداناژی ئەو ژی بزێر هاتیینە بە زێر دروست دەکرێت ئەوە بە زێری قاڵب دروست دەکرێت چنینەوانە؟ بەڵێ ئەوە چنینە ئەوە لە 1 کیلۆ شمش 600 غرام زێڕی لێ دەردەچێت دەست خۆش هەر بژیت نرخەکەی چەندێک بۆ فرۆش دروستی ناکەم چۆن زۆر محاولم کردووە کە کارمەند وەکو بڵێن کەسانێک بێنە لام فێریان کەم دروستی بکەن بەڵام نەیانتوانیەوە بەداوە زێڕەکە دروستیکەن ئەوەیە کە بۆ خۆم چەند کارێکی تایبەتم لێ دروست کردووە هەر وەکو نمونەیەک کە لە ئارشیفدا ببێ بەڵام فێرکاریم هەیە هەر کەسێک حەزی لێبێ فێری دەکەم فەرزانە خان زۆر بەخێر بی زۆر خۆشحاڵ بووین کو شارەزا و پسپۆرە لە تابلوێن زێڕیدا دروستکردن دەستێن تا هەر ساغ بن و تبلێت تا هەر زێڕین بمێنن زۆر سپاس و گەلمەدا بووی ویڤیان کارن بەرداو باشە شاتە